لخزمت سي آيات أوسين لسورة آل عمران دا آياتي 118 119 120 رب العالمين لمس آيات دا نو صفتي منافقان ودوروان من بوباسكا برا فكرنوي آياتك ايوه هرنو صفتك تام بودر أكوي وأزان آية يكيك لأيما آية أم صفتاني تيايا يا ختياينيا رب العالمين فرمي يا أيها الذين آمنوا لا تتخذوا بطانة من دونكم لا يألونكم خبالا ودوا ما عنتم قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر قد بينا لكم الآيات إن كنتم تعقلون رب العالمين فرمي أي أواني باورتان هناوا أي أواني أهل إيمانا جگە لە خۆتان جگە لە باوەڕداران و لە ئیمانداران هیچ کەسێک هیچ منافقێک هیچ دووڕوەکان و منافقەکان و بێدینان مەیان کەنە جێگای نهێنی و ڕاز و نیازی خۆتان نهێنیەکانی خۆتان نیازی نێودڵتان ڕازی نێودڵتان بۆ منافقان و بۆ دووڕوان باس مەکەن و مەیدرکێنن بیطانە واتە تۆ نهێنی خۆت ڕاز و نیازی خۆت بۆ لای کەسێک باسکەی و بیدرکێنی بێگومان هەمومان نهێنی و شتی شاراوە و شتی خێزانی و شتی عایلی و شتی شەخسیمان هەیە دائیمەن وایە تۆ لای دۆستێکی خۆت و لای خۆشەویستێکی خۆت ئەیدرکێنی ئەم باس و خواسە و ئەم ڕاز و نیازە و ئەم نهێنی و پەنهانی خۆت اینجا رب العالمین فەرمێ ئامان نەکەن لای منافقان باسی نهێنی خۆتان کەن پەنهانی خۆتان شاراوەی خۆتان ڕاز و نیازی خۆتان بۆ منافقان بدرکێنن بۆ چونکە منافقان لا يألونكم خبالا درێخی ناکەن کەمتەرخەمی ناکەن لە خراپە بەرامبەر ئێوە هیچ درێخیەک هیچ کەمتەرخەمیەک ناکەن لە ئاشوبگێڕان و لە خراپەکردن بەرامبەر ئێوە تۆ لای کەسێکی منافق نهێنی شەخسی خۆت نهێنی عایلی خۆت نهێنی خێزانی خۆت باسەکەی ئەوی سوێن دەخوا ئەڵە کورە چۆن باسی یەکەم من لەگەڵە خۆمەی بەمەقەبت بەڵام بەر لە هەموو کەسێک ئەچۆ لای خێزانی باسێکە اینجا ئەگەر ئافرەتێکیش تەقوادار نەبێ قسە و باس ئەگەر کەوتە سەرزاری ئافرەتان هەموو شار و گەڕەک و کۆڵان ئەیزانێ اینجا ئەو کەسەیە بگا بە هەر شوێنێک ئەم نهێنەی تۆ ئاشکراکە و باسیەکە وەجاری واش هەیە بە نهێنی مۆبایل دانێتەوە تەسجیلیەکە خەزنیەکە هەر لە دەرفەتێکە بینتان نەمێنێ نێوانتان گرژی تێبکەوێ ڕاستەوخۆ بڵاو یەکاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆیە نەکەن نهێنی خۆتان لای منافقان باسکەن کەسێک ئەزانی ئیماندار نییە و باوەڕدار نییە منافق سیفەتە و دووڕوا پەنهانی خۆت و شیشاراوەی خۆت و دەردە دڵی خۆت لای ئەو کەسە باس مەکە رب العالمین فەرمێ وەدوا ما عنیتم منافقان ئاواتە خوازن هیوا خوازن خۆزگە خوازن بە خراپە بەرامبەر ئێوە ئەوەی بۆیان بکرێ لە خراپە بەرامبەر ئێوە ئەیکەن و ئەنجامیادەن و ئەوەیشی کەوا بۆیان نەکرێ ئاواتە خوازن هیوا خوازن کەوا دووچاری ئێوە بێ و تووشی ئێوە بێ هیوا و ئاواتیان ئەوەی هەرچیەکی دەردەسەریە هەرچیەکی کولەمەرگیە هەرچیەکی ئاشوب و میهنەتی و بەڵا و موسیبەتە بەسەر ئیمانداران و باوەڕدارانە بێ رب العالمین ئەفەرمێ بغض و ڕق و کینە و دژایەتی منافقان بەرامبەر ئێوە لە زوبان و لە ڕوخساریانە سەری هەڵداوە بیان ناسنەوە هەر لە مەجلیسەکانە بەخسەکانیانەوە دیارە کە ڕقیان لە موسڵمانانە کە دەم ئەکەنەوە کە قسە ئەکەن لە قسەکانیانەوە غەیبەتیان غەیبەتی موسڵمانانە سەرکۆنە و سەرزەنشت و زەمکردنیان زەمی موسڵمانان و باوەڕداران و ئیماندارانە بچۆ سەیریان کە لە مەجلیسێک دانیشێ باسی بێدینێک ناکە باسی کافرێک ناکە باسی نەیارێکی ئەم ئیسلامە ناکە بەس غەیبەتی موسڵمانان غەیبەتی مامۆستایانی ئاینی غەیبەتی حاجیان غەیبەتی ئەهلی دین غەیبەتی ئەوانەی دەستیان بە دینەوە گرتووە و اینجا بوختانیان بەردەوامە بۆ ئیمانداران و بۆ باوەڕداران توانج و پەلار و تەعلیقەکەیشان هەر لێی گەڕێ
تۆ هەر ئەزانی یانی کە لە مەجلیسێکە منافقێک دانیشتووە هەر ئاوا بەڕوو گرژیەوە بە مرسومۆنیەوە کە سەیرێتە کە تۆ ئەزانی ئەو کەسە کەیفی بە باوەڕداران و بە ئیمانداران نایە. رب العالمین ئەفەرمێ ئەوە کەمێکێتی کاتێ ئەو منافقانە بە قسەکردن و بەوشە دەربڕین و بە ڕوخساریان ڕق و کینە پیشانی ئێوە ئادەن ئەوە کەمێکیتی